ئەمە چییە دووبارە؟ دژە بەکتریا؟ لەبەر چی؟ خۆ تەنها سەرێشەیەکی کەمە. کێ لە سەر زەویە دژە بەکتریا بۆ سەرێشە ئاخوات؟ من دڵنیام ئەو خۆی زانێت چیە کات. نەخێر ئەسڵەن نازانێت. تۆ قسەکردن بێنە بە ئەم دەرمانە بگەێنین. باڵێ بە ئەم شتە بنێرین بۆ ڕیخۆڵە باریکە پێش ئەوەی کە جارێکی دیکە دیوارەکان بسووتێنێت. هی لەوێ بوەستە چه ڕێگای پێدایت بێت؟ ئارام بە پیاو من شوێنێکی برینداری کراوە خۆشم بینی بۆچی نییە مەژوورەوە جیان لەوەش ئەسڵەن تۆ کەیت بۆ ئەوی پێ بڵێ چی بکەم ناتۆ لەسەر ڕێگاکەم سڵاو ئێمە تووشی کێشە بووین برین و تێکچوونێکی گەورە لە پێشدا ڕوویداوە خەریکە بەکتریای زۆرە پڕژێتە ناوی داوا لە هێزی یارمەتیدەری خوڕەکە سپیەکان دەکەین بە زووترین کات بگەنە ئێرە. هی تۆ چۆن هاتیتە ژوورەوە لە کاتێکدا پێشتر ئەو هەموو زیانت گەیاندووە؟ زیان؟ واو بەڕاستیتە ئێستا پێتەڵەم زیان ڕاستەقینە چییە؟ بەڕاست ئادەی فەرموو. ئەلو ئێمە لە کێشەداین بەکتریاکان بە خێرایی بڵاوبوونەتەوە فڕۆکە سپیەکانیش نایانتوانی ڕایان بگرن پێویستمان بە هێزی یارمەتیدەری ترە تکایە هەر ئێستا. یەکێکی تریش؟ هی داگیرکەر لە کۆتاییدا بەڕکابەرەکەی خۆت گەیشتی ها چییە؟ تێشە پێ دوایەوە بەڕاستی کاریگەریە لەسەر من ڕێگاکەم دۆزیوێتە بۆ بەرگەکردنی هەموو هێرشەکانت چاکەکانی ئەوە ناتوان هیچ زیانەکەم پێ دکتۆر هیچ ڕێگایەکی دیکە هەیە بۆ وەستاندنی ئەم هەوکردنا ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر دەبێت. تۆ تووشی بەرگری دژە بەکتریا بووی ئەمە ڕوئەدا کاتێک دژە بەکتریا بە هەڵەوە کارەهێن مەسەلەن وەرگرتن و خواردنیان بۆ هۆکارێکی هەڵە یا تەواو نەکردنی بڕی دەرمانەکە ئێستا بەکتریاکان خۆیان گونجاندووە دژە بەکتریا باوەکان چیتر کاریگەریان نییە دەبێت دژە بەکتریای بەهێزتر تاقی بکەینەوە و دوعا بکەین هێشتاش بتوانن شەڕی ئەمە بکەن.